لە مانگی ڕەمەزانی پیرۆز ماڵێکی خاوەن 4 منداڵی بێباوکی کرێچیمان بێوە ئاشنا کرد لە خانوویەکی کۆن بە کرێچی ژیانان بەسەر دەبرد. دوای چەند مانگێک بابزانین خەرمانی ئێوەی ئازیز و خۆشەویست چییە و ئەو کات هەمومان دڵمان تەنگ بوو بۆیان گیران. ئێستا بۆ یەکەم جار دەچنە خانووکەی خۆیان و بە ناوی خی گەورە دەست پێکەن. سلام توێن دەرەگەم باشی چۆن باشی چۆن هەمگیان باشن؟ خوشکە بەڕێزەکەم، ژیانی ئێستا و بەر لە بەخشین چ ژیانێکتان هەبوو، ئێستا چ ژیانێکتان هەیە، تا چەند گۆڕانکاری بەسەر ژیانی خۆت و منداڵەکان داهاتوو؟ وەڵی ژیانێکی زۆر ناخۆشمان هەبوو لەبەرەوەی کە ئینسان کە کاسبکاری نەبێ و محاشی نەبێت و زۆر سەختە. دەخانوێکی کرێی زۆر ناخۆشیشدا بووین، هەرکە کە کرێکەت دادەفکریەوەی کە کەنگی سەری مانگدەوە ئا چۆن ئەو کرێی دەدەی. هانیش لە خوای بەزیاد بێ خانوێکی زۆر خۆش و لە هەموو شتەکەی مرەتەب و لێ رازین و دەستی ئێوەش و هەموو خێرخوازان خۆش بێت. خوای قسەیەکیشی تێدا کردووە تا بە قسەیەکیش بە 250یەکیش خوا خێری بنووسیت یا رب. دڵخۆشی مناڵەکانت چی بوو لەو کاتێک کە خانووەکە دروست کار کاتێک کە داتنەوە دانکودای و خانووی مێ بۆ ئێمە دروست دەبێت زۆر دڵخۆش بوون و هەموویان و ئەوانیش دەستخۆشی لێوە دەکەن و زۆریش خۆشحاڵە. تا چەند خەمەکانت کەمی کرد بەم خانووە؟ وەڵی زۆر، چونکە من ئەو کاتی کە کرێم دەدا ئەو ڕۆژەی دەم خوای بڵێ جارێکی دیکە هەم بێبیدەم خانووەکە زۆر ناخۆش بوو، زۆر نامڕەتە بوو، خانووی کرێ و ئادەم و دەبێت کرێ ئاو شتی کەدا دەمکە دەفکری کرێکەش دابام کە دەبێت کرێکەشم ئا بۆ جوور دەبێت بۆم جوور نابێت. لەخوای بەزیاد بێت هەم محاشی بێ باوکان و هەم ئەو خانووە ڕاستی بۆمە زۆر گۆڕانکاریەکی زۆری بەسەردات و ئێمە زۆر لە خەمەکانی ئێمەی کەم کردوتەوە. خەمی کرێ خانووتان نەما؟ خەمی کرێ خانوومان نەما، خەمێک کە هەر چەندێک بێ ئەگەر مانگانە هەر چەندێک بێ بۆمە هەر زۆرە، چونکە حەنکە کرێەکەی نادەی لاوانەیە بە هەر ئەو وانێکی مانگانەت جێیەکی بۆ تۆ دەگری. لە چاوەڕێەوە تەکرد خێرخوازان خانوویەکی ئاوا خۆش و گەورەتان بۆ دروستکردن؟ چاوەڕوانیەوەم نەبڕاستی و خانووی دەمکولانەیە هەردیان دوودیوم هەبێ بەسەوە لە خوای بەزیاد بکە ئەوا دیتم زۆر خۆشحاڵ بووم و خوا هەر کەسێک یارک بە حەجێک لە دنیا دیکەش سای لەسەرکەم کاتەوە ئەو ئازاب و هیچ ناڕەحەتێکیان نەبێت. پێداویستی ناوماڵ فرۆشتووە بۆی بژێوی ژیان بۆ پێداویستی ژیانم. ئەی خۆت پێویستت نەبوو دوای ئەو کە مەجبوور بووم کە کتومە خانەخە باگەر نەبێ خواردن ئەویان هەبێت. یعنی کەلوپەری ناوماڵ فرۆشتووە بۆ خواردن؟ بەڵێ. ژیان بۆمە زۆر سەختە کە بێ نازێ و ئەو هەمە نەبوونی ئەو نەداریە زۆر سەختە زۆر. بێکەسی
باوکی گەورە و خۆش و ناو ماڵ دەستخۆشی لە خێرخوازان و بەخشین دەکەین. وەڵا گەر سەیرمان دەکرد زۆرمان پێ سەیر بوو، بەس دوایە ئێستاش بۆچی پێتان سیر بوو؟ کە ئەو خانوە بۆ ئێمەیە. خانووکە خۆشە؟ بەڵێ. بەدڵتە؟ ژووری خۆت هەیە تۆ؟ ئێستا ئا لەکوێ سەعیەکەی بزانم؟ لەم ژوورە لەم بەدوا سەعیەکەی؟ ناو ماڵێکی تازەمان هەیە. بەڵێ چی تیا ئەو ناو ماڵە؟ تەلەڤیزیۆن، فەڕش، زاویە، کۆنتەر، سەلاجە. هەموو شتێکتان هەیە ئێستا؟ بەڵێ. چی بە خێرخوازان ئەڵێ کە دڵی تویان خۆش کرد؟ دەستخۆشی لە خێرخوازان و بەخشین دەکەم کە یارمەتی ئێماندا. چۆرچەر هەیە بەغەمبار گەیشتنە مەکتەبە و بۆچی بەغەمبارێکی بۆ مەکتەبە؟ هەڵای پێپارین و خانی کرێمان دێمانگانە پارانتین. چیتان بۆ بکەین؟ خەڵکی خێرخواز چیتان بۆ بکە داگیان؟ هەڵای داوا لە خێرخوازان دەکەم خانوەک مام بکڕێت. تۆ حەزت بە چ شتێکە؟ هەڵای ئاواتمان خانووەکە خۆشمان هەوە. پێشتر ئەشای نۆماڵتان وەک پێویست نەبوو یان کۆ نەبوو؟ نای هەر زۆر شتمان نەبوو، هەر نەمان بوو. ئەو شتێک هیچمان نەهێناوە الحان لەخوای بەزیاد بێ هەموو شتێکی نوێ و هەموو شتێکی تازە و دەستی هەموو لایەک خۆش بێ خێرخوازان و ئێوە. هەتا مەعرەزمان نەبوو، کەوەنتەرمان نەبوو، دەباغمان نەبوو، خەسالەمان نەبوو، فەرش و ناوماڵ و وەڵا هەموو شتێک هەر دەستی خێرخوازان و ئێوەش خۆش بێ. ئێستا هەموو شتێکت هەیە؟ ئالحان هەموو شتێکم هەیە و لە هەموو شتەکانیش ڕازیم و دەستان خۆش بڵا فەرش، خەسالە، زاویە، کەوەنتەر، فەرش، سۆبا، گەسکاربای شتانە، تەلەڤیزیۆن، مەسخەلە هەموو شتێکتان. بڕاستی بۆمە وەکو خەونێک وابوو. دەوانی کەشدانە بووین کە ئەو خەونەمان بێتە دی. وەلی کاوەمان دی دەستخۆشی لەیەوە و لە خێرخوازان دەکەین. پێشدا هەر فەرشە و یەکە و لە ڕەنگیەوە لە الحەن کە دەرگای دەکەوێت هەموو یەک ڕەنگ و هەموویان تاون و دەستان خۆش بێ.
هەموویان یەکڕەنگ و ئەوان دیکەمان کە پێشتر هەموو پارچە پارچە و هەتا نەشمان بوو. سپاس بۆ خوای گەورە کاوسەرەکەشمی لێستانمەوە کاوە و خەمەم لەسەر لاچوک دوایوی خانووی کرێ و ناو ماڵ و محاشی مانگانە بۆ ئەو کچەم و زۆر سەخت بۆ پێشترە و ژیانە بۆ ماڵی ئەلحەن بارەکە تۆزێک لەسەر ئێمە سوکتر بووە، هەم خانووی خۆن و خانووی تازە و ناو ماڵێکی تازە و دەستوی ئێوە و خێرخوازانش خۆش بێ. ئێستا محاشی مانگانەشمان هەیە بۆ ئەو کچەمان براوەتەوە، دەستتان خۆش بێ بێ باوکانە. یانە سپاس بۆ خۆیسا هەم خانووی خۆتی هەم ناو ماڵی خۆت هەموو چێ مانگانە خی گەورە کە خاوەنەکان هەموو شتێکم و زۆریش دڵخۆشین و لەوانەیە نەشتوانی هەندێک دڵخۆشی خۆمان دەرببڕین. ئەم دەبین کە خانوویەکی زۆر کۆنە و ئەو دارا و شتەی هەموو شکاوە لە ژوورێشدا داهاتوە. ئەشیای ناوماڵ کەلپەری ناوماڵ وەڵای شتێکی ئاسایی مەحمولی دەنا هیچ نەلحان نەزاوی نوێنە نەکەونتەرە و شتانەی کە بڵێ وەکو پێویست نی. یان شتێکتان نییە کە تازە بێ و ئەلحان هەر زاویەمان نییە. سۆبەیەکی ئاسایی و شتێکی ئاسایی. ئەی جروبەرگوانە لەکوێدانێ؟ وەڵی هەر ئەوە لەوێمان داناوە فرەت داوە لە هەر ئەرزەکە. بەڵێ نا کەونتەر نە زاویە نا دەباخ ئەو شتانەمان نی. بەنای خۆی بەخشندەی میهرەبان ئازان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین هەر شوێنێکن سڵاوی خۆی گەورە میهرەبانتان دەبێم. دیارە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین لە قەزای عاجیەوە ماوەی چەند مانگێک لەمەوبەر لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا ماڵێکی هەژار ماڵێکی بێباوەک ماڵێکی کرێچیمان بێوە ناسان دادەی خاوەن چوار مناڵی بێباوەک بوو لە خانوویەکی زۆر کۆن و ناخۆش ژیانی دەبردە سەر. سوپاس بەخوای گەورە لە ماوەی ئەو چەند مانگەدا بە هاوکاری کۆمەچەکانی ئێوەی هەمیشە خێرخواز ئێوەی هەمیشە بەخشەر توانیتان بیکەنە خاوەن ئەم خانە لانەی خۆیان. سپاس بەخوای گەورە ئێستا لە ناو خانی خۆیاندان خانوەکە ڕوبەری 200 مەترام پێک هاتووە لە چەند ژوورێک وەکو میوانخانەیەکە هۆڵێکە مەتبەخە ژوورێکی نووسنە دوو تەوالیت تدا لە هەم لە دەرەوە هەم لە ژوورەوە حەمامە دوو ڕووناکایی تدایە و بە تەواوی پێداویستەکانی ناوماڵیشەوە پێداویستەکانیش پێک هاتوون لە کەوەنتەرە مەحرەزی نوێنانە تەباغە غەسالەیە مڕەشەعە گەستی کارەباییە تەلەڤیزۆنە سەلاجەیە لەگەڵ هاتنی وەرزستانیش و توانیمان سۆبێکیشان بۆ دابین بکەین و هەم لە بەشی بێباوکان لە نووسنگی عاجیەوە بە بڕی 100,000 مانگانی موچەی مانگانشمان بۆ دابین کردوون بۆی بتوانن ژیانی ڕۆژانی خوانی پێدابین بکەن. لێرەوە سپاسی یەکەوێکەی خەڵکی خێرخواز دەکەین خەڵکی دەستوارە دەکەین کە هەمیشە هاوکار و پشتیوانی ئەم جۆرە پرۆژانەی دەستگای خێرخوازی بەخشینن هەر لە دابینکردنی
بلۆک لە دابینکردنی چیمەنتۆ لە دابینکردنی گەچ لە دابینکردنی موادی کارەبایی لە دابینکردنی دەرگا و پەنجەرە کە بەڕاستی ئەوەش بۆ خۆی جێگای ڕێز و تەقدیرە بۆ خاوەن خێرخوازانە کە توانیویانە دەستی هاوکاری بکەنە ئەم خانە و لانەی ئەو ماڵە بێ باوکە. لێرەوە سوپاسی خێرخوازان دەکەین کە هەمیشە دەستیان واڵا بووە، هەمیشە جارێکی تر لە ناخۆشی و ناهەمواری ئەو ماڵە بگەڕێنەوە بخۆشی. بۆیە سوپاس بەخوای گەورە ئێستا دوو لە کرێچێتی دوو لە سەرما دوو لە گەرمە لە ناو ژیانی خواندا لە ناو خانوویی خواندا ژیانی خوان دەبەنە سەرێ. خوای گەورە پاداشتی هەموو لاکداتەوە ئینشاءالله. تا ئێوە ببەخشن ئەمە لە بەخشینەوە بەردەوام دەبین، ماڵ بە ماڵ شار بە شار دەگەڕین لە شوێ هەژارێک نەدارێ بێ باوشێک هەبێ بەم شێوە بە ئێوەی دەناسێنین و ژیانی دەگەڕن بۆ ژیانیشی ئاسایی. ئەگەرچی لە سەرەتای هەر بەرنامەیەک تووشی خەم و خەفەت و گریان و ناڕەحەتی ئەبین، بەڵام لە هەمووی خۆشترەوەیە هاوکاری و کۆمەچەکانی ئێوە خەمڕەوێنی ئێمە و ماڵە هەژار و نەدار و بێباوکەکانە. ئێوە بینیتان چەند مانگێک بەر لە ئیستا ئەم خانەوادەیە لە تژیانێک شەو ڕۆژیان بەڕێ کرد لە خانووی کرێ لە خانووی ناخۆش بەبێ ئەوە هیچ شتێکی ماڵیان هەبێ و بەبێ هیچ سەرچاوی بژێوی ژیانیان هەبێت. بەڵام ئەی ئێستا خانوویەکی 200 مەتری جوان ڕێکوپێکی خۆیان و کرێ نادن لەگەڵ دابینکردنی تەواوی کەلوپەل و پێداویستی ناوماڵ، لەگەڵ موچەیەکی مانگانە لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشین لە بەشی بێباوکانەوە. کەوای ئێمە سەربەرزین کاتێک ماڵێک ئاشنای ئێوەکەین، ئێوەیەک بە میهرەبانی خۆتان بە چەند مانگێک ژانی ناهەمواریان دەگۆڕن بۆ خەندە و خۆشی و خەرمانی ئێوە بەم شێوازە ڕۆژ لە دوای ڕۆژ زیاد دەکەو. ئێمە پێسەربەرزین و هەژاران و نەدارانیش تیا ئەحەسێنەوە. تا ئاوادانکردنەوەی ماڵێکی تر بەخواتان دەسپێرین، هەرشاد و کامەران بن، خواتان لەگەڵ.